تدلدایەکی خەریب مانەز جیرانی تەمام تدلدایەکی خەریب مانەز جیرانی تەمام بۆوان چاوێ تەنیرەش ئیشەv میوانی تەمام بۆوان چاوێ تەنیرەش ئیشەv میوانی تەمام کەچێ وەرە سوزانە دەستەین سەر مێری جانە کەچێ وەرە سوزانە دەستەین سەر مێری جانە دەرکەوە وەرە سەرگرد بناو گوندەم خویانە دەرکەوە وەرە سەرگرد بناو گوندەم خویانە وەزمریمە لەسەرتە جارکێ خویا بکە بردە وەزمریمە لەسەرتە جارکێ خویا بکە بردە گرمە پر بلندە هەر تش خویا هێژ